سرنجتان داوە بیرتان کردوتەوە ئاو تامی نییە، هەوا ڕەنگی نییە، قەت بیرتان لەوە کردوتەوە؟ بیرتان لەو هەموو درەختە کردوتەوە؟ بیرتان لەو هەموو ماسیە کردوتەوە؟ لە ناو بەحر نازان بەڵێن چەندین ئەنواع وەشکاڵ ماسی هەیە، هەنێ ماسی ئێمە هەر نەمابینی، هەندێ مەخلوقی خوای تەعالایە هەتا ئێستا بە چاوی خۆمان نەمابینی، هەندێکی هەر لە ڕەسم بینیمانە. ويتفكرون في خلق السماوات والأرض. خوای تعالى فرمين لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس. بەڵام زۆرێک لە خەڵکی بێئاگان بیرکەنەوە لە ئەرز و ئاسمان خوای تعالى دروستی کردووە بغیری عەمەد، بەبێ ئەوەی دینگەیەکە بێ، بەبێ ئەوەی شتێک هەبێ ڕایگرد بێت، ئەو خوای گەورە ڕایگردووە. إن الله يمسك السماوات والأرض أن تقع. خوای نالێ بکەوێ، نالێ بهەژێت، زەوی لە بن پێتایە، بە ئیسراحەت دێیتەوە ڕۆیت. كوتا ويل لمن قرأ هذه الآية ولم يتفكر، يعني ولم يتدبر. بوهم آية من خويناي ودائما بيركين ولا مخلوقات خوای گەورە و لە عظمەتی پەروەردگارمان